دوایەوەی کە پلاستیکەکانیان بۆ ئێرە ئێمە هەڵەستین بە جیاکردنەوەی پلاستیکەکان بەپێی جۆرەکان و ڕەنگەکانیان. ئەوانی کە بەکاری نانن کە نەناسراون کە پێیانن PET لێرە پرێسیانەکەین چونکە لێرە ئەو جیازەمانیە کە بەکاری بێنین ڕەوانی سلێمانیانەکەین. ئەوە لێرەش ئیتر بەپێی جۆر و ڕەنگەکانیان کە چەند جۆرێکمانەیە کە PPە SDPEە ئەم بەشەیەکەیە هەنێکیان زۆر پیسن هەنێ ڕۆنی پێوەیە زایی پێوەیە بێ بیان شوین اینجا بیان خێن ناو جیازەکەمان ئەوی شۆرینەکە لە ڕێی خەسالەکۆیە شوێن و تر دەریانێنین تر ئێمە کە شۆریمان لە ڕێی خەسالەکەەوە کە تر بەپێی جۆرەکانی ڕەنگەکانیشان جیاکەینەوە. SDP مانەیە ئێستا لەوانەیە دەڕەنگ زیاومان بۆ بێ ئەبێ هەر دەڕەنگەکە هەر هەمووی جیاکەینەوە سپی بێ سوور بێ شین بێ ئەبێ هەمووی جیاکەینەوە SDPE بن وە پیپیەکانی ژەروان پیپیەکانیشمان هەیە ئەوانش ڕەنگیان جیاوازە ئەبێ ئەوانش هەر هەمویان جیاکەینەوە. ئەتر کە جیامان کردنەوە تر ئەچێتە بەشێکی تری کارەکەمان ئەتر کارێکی ترمان لێەوە دەست پێیەکە کە جیامان کردو ڕەنگەکان.